پێشنیارێکی بەڕای من ماقۆڵ نییە؟ ماقول نییە. نا. هەر لەسەر دەستورە کۆنەکە بەرازیل لە کۆ نەماویتەوە یا ئەوەی هەر بەرازیل دایم خۆش واللهی لە کۆ نەماوەتەوە. یعنی ئەبدەیتی خۆتە نەکردووە. نەوەڵڵا چونکە هەرچەنە من بۆ ناو زۆر خراپم بەڕاستی، بەڵام ئەو یاریزانانەی ئەو سەردەما زۆرم خۆشەویستن، هەر لە بەرۆژم کە هەتاوەکو ئێستا هاندەری بەرازیلم. لە سەیە چەند هاندەری بەرازیلی؟ وەڵی ترت تاوەکو کاتی نەدۆڕێ کە دۆڕایی تر تاو. لە سەیە چەند؟ لە سا 95. 95. ئارەوەڵا من هەندەری سەرسەختم مقابلە کردووە لە سەیە چلیان ناوە. نا بۆ من هەموو یاریەکانی بەرازیل سەیرەکەم. باشە ئەگەر بڵێن بەرازیل جامی ئەم ساڵە بات، بەڵام نابێتە 3 ساڵ نواندن بکەیت، ڕازیەبی؟ نا ئەوەیان ناڕاستە من هاندەرێکی سەرسەختی ئەوانم، بەڵام پیشەکەی خۆم زۆر خۆشترەوێت لەو شتا. بەڵێ پێشنیارێکی بەڕای من ماقۆڵ نییە؟ ماقول نییە. نا.